نەخۆشە بەڕاستی و دووبارەیەکەم ئەو کابرایە نەخۆشە ئەو بەرزانە پیان وتم جاسووسە خەڵکانێک من بڕام نەکرد هەتا خۆم بە عەمەلی زانیم جاسووسە چۆن زانیم جاسووسیشە کەس نەڵێ کاکەجان ئەمە جەماعەت و جەماعەتکاری و ئەمانە پلان و شتە وەکو ئەم کابرای نەخۆشە دووبارەیەکەمەوە کە پلانە و غیرە پلانە و شتانە پەیوەندیم بە هیچ کەسێکەوە نییە سواز بۆ رەب العالەمین 24 ساڵە لە وڵاتم تەحەداکەم کەسێ بڵێ کاکەجان کەسێ تەوجیهی کردەوە یا کەسێ تەوجیهەکە ئەوەیسا ئەم قسانە کە ئەکرێ من لەلایەکەوە مێشکم لەلای ئەو کابرایە کە نەخۆشە بەڕاستی و دووبارەیەکەم ئەو کابرایە نەخۆشە ئەو بەرزانە پیان وتم جاسووسە خەڵکانێک من بڕام نەکرد هەتا خۆم بە عەمەلی زانیم جاسووسە چۆن زانیم جاسووسیشە جوان ئەمە لەبەرکەن برایە چەند کەس لەسەر شاشەکە ئێستا حاڵی حاضر ئەم بینە من پرسیارێکەکەم بە ئینسافە لە ئێوەی بەڕێز بەڵام پیاوە بەڕێزانش کە لە مزگەوتەیە دانیشتن ئەگەر من و تۆ تەلەفۆنێک بکەن بەیەکەوە ئەی برای من و تۆ تەلەفۆنەکەم بەیەکەوە هەر تەلەفۆنێکی ئاکەزایش دەبین یەکابێ ئەکرێ بەبێ ئەوەی پرس بە من بکەیت دەنگم ڕیکۆردکەی کەس هەیە بڵێ ئاساییە نەنا هەر کەس ئەتوانێ بەبێ ئەوە من باسم کرد پێغەمبەری خوا من تەمان پێشم وتم کاک برد من ڕێز دامو کەسێکە گرم تا ڕێز دەخۆی بگرێ ئەو کابرایە بۆ ئاگاداریشتان چۆ شتێکی بڵاو کردێتەوە ئەڵێ مامۆستا تەنازولی بۆ من کردو ئێستا شەڵم دووبارە داوای لێبوردنەکەم بەس نازانم داوای لێبوردن لە چی یەکەم داوای لێبوردن لەوە ئەکەم ئەگەر نەعوذ بالله جنێوە بە زمانمان هاتبێ ماکوان کەریم کوفری کردو عەزیزانی من ماکوان کەریم مۆزوعی ئەوە نییە مۆزوعی ئادەم عەلەیه السەلام من نەموتوە لەسەرەوە کوفری کردووەکە ئەو پێی وایە تەمەنی و غەیری ئەوشتانە ئەوانە متەئەسرە بە فکرێکی داروینی مەگە خۆی بوونی کاتە بڵێ وەڵا قورئان و حەدیث واش بڵێ و کاتە من دژی وەستمەوە ئەوە هەر لەسەرەوە کافیە بۆی کافر بوونی ئەم پیاوە لینکەکە بۆ نەکبەتی ئەرە پیاوە بەڕێزە خۆی بۆی ناردومە بەسم کاک مرزان کاتی جۆم لێگرتەوە کۆمەڵێک کوفرم تیابینیوەتەوە لەوانە مەسەلەن بۆ نمونە جارێ قەزەی تەکفیر نەکردنی کەسێکە کافرە یعنی چی یعنی سەر کەستە گومانتان هەیە ئەگەری هەر کەسێ بە یەهودیە یا بە نەسڕانیە کە کافری ئەسڵیە کە ئەڵێ عیسا کوڕی خوایە نەعوذ بالله کە ئەڵێ عوزەیر کوڕی خوایە ئەگەر تۆ پێ بڵێ من بە کافری نازانم ئەی موسڵمان تۆ کافرە بێ یا کافر نابی گومانت هەیە لەوە ئەی ئەگەری چێ بە مەلاکەمتیار نەعوذ بالله بڵێ من بە کافری نازانم مەلاکەمتیار خۆی گاڵتە بە دینی خواکە خۆی گاڵتە بە دینەکەی محەممەدەکە عەلەیهی سەڵات وەسەلام تۆ بڵێ چی جوان گوێنە قاعدە شەرعیش بگرن تۆ بڵێ وەڵام من چی بکەم ئەگەر خۆی بەدەمی خۆی نەڵێ من کافر من ناتوانم پێ بڵێم من بەچی حاڵێتوان پێ بڵێم کافر دەگوێ بگرن لەم فتوایە نەقلەکەم بۆتانە وەکو ئاوی ئاڵتون بینویستنەوە لە مێشکی خۆتانە ابن تيمية فرمى رحمة الله عليه وبالجملة فمن قال أو فعل لكتاب اقتضاء الصراط المستقيم في مخالفة أصحاب الجحيم فمن قال أو كفر ما هو كفر هركس يشتي بله يشتي بك ككفر به كفر بذلك كافر بيتوبي وإن لم يقصد أن يكون كافرا هو قال ما بس يشي نبيه ككافر بيتوبي أنجا خذي خيرون كاتوا رحمة الله عليه فرمي إذ لا يقصد الكفر أحد أبدا إلا ما شاء الله شو كهيج كسر ما بس دينية مثلا نصرانية ككاتي كفر كات أزال النصراني باشترى لملاكمتيار يهودي باشترى لملاكمتيار بو دبر نصراني أما عيسى يخوشه بكل إخوة زانية نعوذ بالله يا ملاكمتيار قالت بأخواك من توكا أصلا هاد قالت برب العالمين سبحانه وتعالى قالت بيغمر إخواك عليه الصلاة والسلام بلا أزك ونشوف خلتي جيلو قمجيش أزانية خلتي أحمقش أزانية ملاكمتيار كافر دول رخدتان مرتد أنا كافر من نبي وندين ببلالة ويدو بارية كموا أما الزول بأقلأ وكاسيكا تصوري غيري أو نبي أجر بيم بكريا لبيناو الله يا نصيحتي خيري عن أكم كسنا لك كجانا جماعة كاري وأمانة بلان ومشتا وكو كابرين خوشة دوبارية كم وكا بلان وغير بلان وشتانا بيوندين بهيج كسيكا ونيا سواز برب العالمين 24 صار لمولاتم تحداكم كسي بليكا كجان كسي توجيهي كدو يا كسي توجيهاكا تابيشم كراوة شايتني ولا مزقوتا كسون صالي عنده 11 صالي يبسويج بوم أو هم صالاني بيتا بورو بيرم قامهم بريخستوا لجيان ما بكسي كم نوتو بلا برزم شولانا شوني من بكوا وتم شوني قال الله قال الرسول كوا نكن بهيج شوازع التعصبي شولان كان بهيج ما مصايا كبير أجا سكتان بيني موافقة بحق ولكن أجمنا شوني نكون أجدار بن ابن مسعود رضي الله رحمتي خوالي بخالتي الرأي هنا درويش نكن أي فرمو أجر ككاتبيني خلق خلص عن خدمتي بردي تياجرن ككاتي أروش أي فرمو شون مكون دبري شون كوتنا كتان زليلتي عيا بو تابع إيوه وفتنيش تاعي بو من
متبوعم يعني شي من لخم بايبم ابن مسعود بخوي وافرمي لخم بايب مفشب وككاتب او مخلق شوين كنت